ئەمان سەری ساڵە و ئەمان نەورۆزە و ئەمان حەفلەیە و ئەمان شاییە و ئەمان چییە و قەی ناکەر ئەمڕۆیە ئەگەر ئەو ڕۆژە مردی چەند کەسمامی لەو حەفلانە تیا چوو لەو ئاهەنگانە تیا چوو بە شەرمەزاری و بەڕوڕەشی گەڕایە بۆ لای خوا بە سافیرەی بە سینگ و قۆڵی ڕووتەوە گەڕایە بۆ لای خوا بۆیە مردنت لەبیر نەچێت. بەڵێ دەبینیت کاتێک دەڕۆیتە گۆڕستان مناڵێک دەمرێت یا گەنجێک دەمرێ یا ئافرەتێک یا پیاوێک دەمرێ دەبینی بە بەرچاوی ئازیزەکان و خۆشەویستەکانیەوە لە ژێر خۆڵا بزر دەکری دەشارڕێیتەوە بە بەرچاو دایک و باوکەوە مناڵ و جگەرگۆشە دەخەنە ژێر خۆڵە و دای دەپۆشن. ئەوە کارەساتە. ئەو کوڕێکە خۆش دەوێ ئەو کچێکە خۆش دەوێ ڕۆژێک دێ بە بەرچاوی تۆوە لە ژێر خاکی دەنێن. ئەو خێزانەی کە خۆشت دەوێ ئەو پیاوەی کە خۆشت دەوێ ئەو دایک و باوک و برا و خوشک و کەس و کارەی کە خۆش دەوێ ڕۆژێک دێ بە بەرچاوی تۆوە لە ژێر خۆڵا نقم دەکرێت لە ژێر خۆڵا بزر دەکرێت. بەڵێ دەبینیت هەمووی دەبینی بە چاوی خۆت ئەم شتانە بە چاوی خۆت دەبینی. بەڵێ مردن ئەو کارە ساتەیە کە جەرگ بڕە و هەموو ئاواتەکان لە گۆڕ دەنێت. زۆر جەرگ بڕە بەخوا مردن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل هات بۆ لای فرمي عيش ما شئت فإنك ميت. أي محمد صلى الله عليه وسلم چی دەکەی بیکە هەر کردەوەی دەکەی بیکە چۆن دەژیت بژی بەڵام تۆ دەمریت. واحبب من شئت فإنك مفارق. کێت خۆش ئەوێ خۆشت بوێ بەڵام دڵنیا بە ڕۆژێکە بێ لێ جیا بیتەوە یا ئەو لە تۆ جیا دەبێتەوە یا تۆ لەو جیا دەبیتەوە. بۆیە مردن چۆن کاتێکە لە دنیادا خێزانەکان ژنومێردەکان لە یەک جیا دەبنەوە مردنیش لە خۆشەویستەکان و ئازیزەکانت جیاد دەکاتەوە. بۆیە ئەو لە پێشمانە ئەو ڕۆژە لە پێشمانە کە ئازیزترین کەسی خۆمان دامان دەپۆشێت کەواتە بۆ هیچ کەسێک خۆت خراپ مەکە بۆ هیچ خزمێک بۆ هیچ ماڵ و مناڵێک بۆ هیچ کەسێک قەبر و قیامەتی خۆت تاریک مەکە چونکە ڕۆژێک دێت بەخوا هەمومان لە یەک جیا دەبینەوە هەمومان خاوەنی گۆڕێکین هەرێکی لە شوێنێ دەنێژرین. ئێستا چۆن کۆبووینێتەوە بەخوا ڕۆژێک دێ هەمومان لە یەک جیا دەبینەوە کەواتە مردنت لەبیر نەچێ خوشک و برای بەڕێزم. بەڵێ کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی لەوێ دەبینی کەس چاودێری کەس ناکە. لە گۆڕستانە چاودێریکردن نییە. نە ژنەکەت چاودێری دەکرێت نە کچە جوانەکەت کە بە گەنجی مردووە نە کوڕەکەت نە مڕاقەبەی ژن و مێردایەتی هەیە هیچ کەسێک مڕاقەبە و چاودێری ناکرێت. بەڵێ خێزانەکەت بە تەنیشتی کەسێکەوە دەنێژی پیاوێکی بێگانەیە دڵش لێ پیس نابێت چونکە مرد تەواو. مردن ئەو کارە ساتەیە. بەڵێ هیچ کەسێک حیمایی نییە. قەبری فەقیر و دەوڵەمەند هەموو یەکسانە. بۆیە ئەو خێزانەی ئەو منداڵی کە خۆشت دەوێ بە دڵنیایەوە ڕۆژێک دێت بەبێ مڕاقەبە و بەبێ چاودێری بەجێ دەهێڵیت. کەس مڕاقەبەمان ناکات بەخوا کەس نایەتە دیار گۆڕەکەمان بزانە خەریکی چێ و خەریکی چی نییە چونکە ئێمە لە ژیانێکین و کەسەکانیشمان لە ژیانێکی تران نە دەوڵەمەند نە بەرپرس نە حیمایی هیچ شتێک نابینیت. دەوڵەمەند جلوبەرگی هەر خامە فەقیر و هەژار هەر خامە بەرپرس و دەسەڵاتدار هەر خامەکەیە هیچ کەسێک جیاوازی لەگەڵ هیچ کەسێکی تران نییە. بۆیە لەوێ دڵپیسی نییە دڵ لە خێزانەکەت پیس ناکەی دڵ لە کچەکەت پیس ناکەی. کچێکی جوانت هەبووە خێزانێکی جوانت هەبووە بەجێ دەهێڵی و دەڕۆی کۆتایی پێدێت. لە تەنیشتی کەسانێک و دەینێژی لەوانێ هەر نایان ناسیت. ئەوە مردنە ئەو کارە ساتەیە. کەسی چاودێریمان ناکات کەواتە هەوڵ بۆ قەبر و قیامەتی خۆت کە سوکارەکەت لە دوای مردنت بەجێت دەهێڵن. بۆیە کاتێک کە دەتەوێت گوناه و تاوان بکەی دەتەوێت سەرپێچی فەرمانی خوا بکەی مردنت لەبیر بێ. دڵنیا بە ڕۆژێک دێتە ناو خۆڵا بزر دەکرێی دڵنیا بە کە سوکارەکەشت تۆ لەبیر دەکەن کەواتە هەوڵ بۆ قیامەتی خۆت بدە. ماڵی ئەمان سەری ساڵە و ئەمان نەورۆزە و ئەمان حەفلەیە و ئەمان شاییە و ئەمان چییە و قەی ناکەر ئەمڕۆیە ئەگەر ئەو ڕۆژە مردی چەند کەسمامی لەو حەفلانە تیا چوو لەو ئاهەنگانە تیا چوو بە شەرمەزاری و بەڕوڕەشی گەڕایە بۆ لای خوا بە سافیرەی بە سینگ و قۆڵی ڕووتەوە گەڕایە بۆ لای خوا. بۆیە مردنت لەبیر نەچێت. بەڵێ لە تەنیشت کەسی بێگانەوە لەوانێت تۆ بنێژن خێزانەکەت بەجێ دەهێڵی کچەکەت بەبێ مڕاقەبە و چاودێری.
بەڵام کەسەکانمان ئازیزەکانمان چاوەڕێی دوعای خێری ئێمەن، مردوەکانمان چاوەڕێی دوعای خێری ئێمەن. ڕۆژێک دێت هەمومان بەجێ دەهێڵین. بۆیە خوشکە بە ڕێزەکانم، برا بە ڕێزەکانم لە خوا بترسن، تەقوای خوا بکەن، مردنتان لەبیر نەچێ، چونکە ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێ بخوا. مردن لە پێشمانە و هیچ کەسێکیش ناتوانێت ئینکاری بکات. بەڵام گرنگەوەی ئینسان بە سەربەرزی بمرێت، بە سەرفرازی بمرێت، ئەو کاتە ئینشاڵڵا خۆشبەختی دنیا و قیامەتە بێت.